پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام چوار کەلیمە دەفەرمێ هەر کەسێک بیەوێ زۆر ئاسانە و دەتوانێت ئەم چوار کەلیمەیە بڵێت هەمووشتان لەبەرتانە تەسەوڕ دەکەم هەر هەمووتان لەبەرتان بێ فەرمووی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەگەر من بڵێم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر هموتان لبرتان چه هي بلا نازان بلا سبحان الله چه له وهي بلا نازان بلا الحمد لله هم نازانين چه له وهي بلا نازان بلا لا إله إلا الله هم نازانين چه هي بلا نازان بلا الله أكبر هم نازانين سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر زان پیغمبر عليه الصلاة والسلام چه دفرمي اگر امن دبلم أو أحب إلي مما طلعت عليه الشمس لله من خوش بيست لهمو أوي كوا روجي بسر دا هلدي روج بسر چي دا هلدي براي خوش بيست ها بسر ريز دكانك دا هلدي بسر قصركت بسر خانوكت بسر باڵەخانەکەت جا ئەوانەی کەوا کەمتریان هەیە و باسیەوە ناکەم ئەوانەی کەوا زۆریان هەیە معمەلەکەت بەسەر ئەو پارانی کەوا هەتە بەسەر ئەو ئامێرانی کەوا هەتە بەسەر ئەو دەسەڵاتی کەوا هەتە بەسەر چوزانم ئەوەی کەوا تو بە خەیاڵت دادی بەس ئەم چوار کەلیمەیە خێرترە لە هەر هەموو دنیا چونکە خۆر بەسەر دنیادا هەڵدی ڕۆژانە چەند جارم زیکرە دەڵێ برای خۆشەویست دەڵێ قیامەتم دەوێ ئەدی بوا بێ ئاگاین ڕۆژانە جارێک وا دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر یەک جار خێرترە لەوەی کەوا خۆری بەسەردا هەڵدێ برای خۆشەویست بزانە